بزوتنەوەی شۆڕشگەڕانە و ئەو کۆسپانەی کە دەبێ بناسرێن. شۆڕشی خەڵکی ئێران لە درێژەی خۆیدا گەلێک دەستکەوتی بە نرخی دەستەبەر کردووە. یەکێک لەم دەستکەوتانە کە دەتوانێت ببێتە پێناسەی هەر بزوتنەوەیەکی جەماوەری دەکرێت لە هێڵێکدانی دۆستان و دوژمنەکانی بێت. لەمڕۆدا دوای 5 مانگ شاهیدی پەلەقاژەی نەیارانی بزوتنەوەی شۆڕشگەڕانین لە دوو ئاراستەی جیاوازدا. لەلایەکەوە هەوڵەکانی ڕژیمی ئیسلامی بۆ ئاساییکردنەوە و لەلایەکی دیکەوە تێکۆشانی ئۆپۆزیسیۆنی بۆرژوایی بۆ دەست بەسەرداگرتنی شۆڕش. ماجەرای ئاساییکردنەوە دەکرێت لەم خاڵانەی خوارەوەدا ببینین. بێجگەلەوەی کە لە هەمان سەرەتاوە ئەویان بە بشێوی ژمارەیەکی کەم و فری و خواردوو و کەسانی سەر بە بێگانەکان ناساند، لەم دواییەدا دوو پێشکەشکاری کاناڵی ئامریکایی NPR ئێوارەی ڕۆژی یەکشەممە 16 مانگی ڕێبەندان بە بڵاوکردنەوەی چەند پۆستێک لا توێتێردا باسییان لە چوونی خۆیان بۆ تاران کرد بۆ ئامادەکردنی راپۆرت. چوونی ئەم دوو پێشکەشکارەی شەبەکەیەکی ئەمریکایی بۆ ئێران لە حاڵێکدایە کە کۆماری ئیسلامی لە کاتی کوشتنی ژیناوە و دەستپێکی شۆڕشی خەڵک گوشارەکانی بۆ سەر ڕۆژنامە نووسانی ئێرانی زیاتر کردووە و هەوڵی داوە بە سانسۆر، سەرکوت، بڕێنی ئینتەرنێت و فیلتەرینگ و هەروەها بڵاوکردنەوەی هەواڵی درۆ و هەڵبەسترا و بەر بە ئاگاداربوونی خەڵکی دنیا لە ڕاستیەکانی نێو ئێران بگرێت. ئێستا پرسیار ئەوەیە کە چ ڕووداوێک لە ڕێدایە کە ئیزن بە هەواڵنێرانی ئەمریکایی دەدرێت تا لە نێو خاکی ئێراندا چالاکی بنوێنن. ئەویش لە بارودۆخێکدا کە هەر ئەم ڕاگەیەنەرانە بورژواییانە کە لە چەند مانگی ڕابردوودا زیاتر لە هەر کاتێکی تر بە پەیڕەویکردن لە دەوڵەتە ڕۆژاواییەکان بە ئامانجی گوشار بۆ سەر ڕژیمی ئیسلامی لەحنێکی تونتر و ڕوونتریان لە بەرانبەر کۆماری ئیسلامیدا سەبارەت بە سەرکوتی ناڕەزایەتیەکان و پێشەلکرانی بە ئاشکرایی مافەکانی مرۆڤ هەڵبژاردبوو. ئەم ڕووداوە لە پاڵ سەرهەڵدانی جارجارەی ڕەوتی ئیسلاحخوازەکان و تەرحی بەڕێوەبردنی گشت پرسی و پێکهێنانی مەجلسی موئەسسەسان لەلایەن موسەویەوە، فەرمانی بەخشینی ژمارەیەک لە زیندانیانی ناڕەزایەتیەکانی ئەم دواییە لەلایەن خامنەییەوە و شەڕی زەڕگەری ئەندامانی مەجلس، هەمان ئەو کەسانەی کە تا دوێنێ خوازیاری ئیعدامکرانی بە کۆمەڵی دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکان بوون، لە پاڵ بانگهێشتی وەزیری میراسی فەرهەنگی کە داوای لە گشت خەڵکی دنیا کردووە تا بچن بۆ ئێران، دابنێن تا کردارەکانی ڕژیمی ئیسلامی بۆ زەمینە خۆشکردن بۆ بوژانەوەی بەرجامی لێ نەتیجەگیری بکرێت. ڕاستیەکەی ئەوەیە کە کۆماری ئیسلامی هەستی کردووە کە ئەم ئاخێزە خەیاڵی هێوربوونەوەی نییە. لەم ڕووەوە لە پاڵ توندکردنەوەی سەرکوتەکان و پیشاندانی توانایی نیزامی دەزانێت کا لەگەڵ ئابوووریەکی داڕما و بەرەو ڕووە بۆ دەرچوون لەم وەشکەستبوونە کە دەیانەوێت بیکەنە زەمینەی دەرچوون لەم بوونبەستە سیاسیەی خۆیان، پێویستیان بە بوژانەوەی بەرجام هەیە. بەڵام بوژانەوەی بەرجام ئیمکانی نییە مەگەر بەر لە هەر شتێک ڕواڵەتی بێنیهایەت دزی و نفرەت لێکراویان لای ڕای گشتی خەڵکی دنیا و پێگەی لاوازبوونیان لە پەیوەندی لەگەڵ دەوڵەتەکاندا نۆژن بکەنەوە. بێجگە لە هەوڵەکانی کۆماری ئیسلامی نابێ لە بیرمان بچێتەوە کە ئامانجی دەوڵەتانی ڕۆژاوایی هەر ئەو جۆرەی کە زۆر جار ڕایان گەیاندووە ئامانج لە گوشارەخستنە سەر کۆماری ئیسلامی ڕامکردنی حکوومەت بووە، نەک ڕووخاندنی. لەبەر ئەوەی دەوڵەتانی ڕۆژاوایی تا ئێستاش کۆماری ئیسلامی لە ئەگەری ڕامبوونیدا بە بژاردەیەکی باشتر بۆ درێژەی سیاسەتەکانیان لە ناوچەی قەیران لێدراوی ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا دەبینن. لەم ڕووەوە لە یەکەم هەنگاودا ئەوانیش مایل بە بوژانەوەی بەرجام و کنترۆڵکردنی بەرنامە هەستەییەکانی کۆماری ئیسلامی و ئاڵوگۆڕ لە سیاسەتە ناوچەییەکانی ئەم ڕژیمەدا و لە هەنگاوی دووهەمدا
ئازادکرانی شار و مندانی زیندانی خۆیان و ئەو بە بارمتە گیراوە دوو تابعیەتانن لە زیندانە مەترسیدارەکانی ئێراندا. بەڵام بەرەو پێشبردنی ئەم سیاسەتە لە بارودۆخێکدا کە دنیا لە 5 مانگی ڕابردوودا سەبارەت بە بێڕەحمی و توندی سەرکوتی خوێناوی کۆماری ئیسلامی داچڵەکیوە و شەپۆلێکی بێوێنە لە هاودڵی و هاوپشتی لەگەڵ خەڵکی ئێران کەوتۆتە ڕێ و لە حاڵێکدا کە شار و مندان و منداڵانی ئێرانی لەسەر شەقامەکان و لە زینداندا دەکوژرێن و ڕۆژانە ڕاپۆرتی هەژێنەر سەبارەت بە ئەشکەنجە و ئازاردانی جنسی دەست بەسەرکراوان بڵاو دەبێتەوە ئاسان نییە. بەرەو پێشبردنی وەها سیاسەتێک پێویستی بە دانی وێنایەکی جیاوازە لە ڕاستیەکانی ئەمڕۆی نێو ئێران. بەڵام هەر ئەو جۆرەی وترا بەکردەوە دەرهاتنی وەها ساز و سەودایەک تەنیا لە بارودۆخێکدا کاو وەزعیەت و فەزای سیاسی ئێران ئاسایی پیشان بدرێت ممکنە. سایتی واشنگتۆن فری بیکن ڕۆژی چوارشەممە 12 مانگی ڕێبەندان لە راپۆرتێکدا باسی ئەوەی کرد کە گروپەکانی لابی کۆماری ئیسلامی کەمپینێکی شاراوەیان بۆ بوژانەوەی بەرجام وەڕێخستووە. بەم پێیە لە دوای ئەم ڕووداوانە لەلایەنی جۆرە و جۆرەوە هەڵدەدرێت تا بارودۆخەکە ئاسایی پیشان بدرێت. بەڵام ئۆپۆزیسیۆنی بۆرژواییش بەکردەوە بە هەر جیاوازی و پاساوێک کە هەیان بێت بە هەوڵەکانیان بۆ ئالتەرناتیڤ سازی لا ڕێگای تەرحکردنی گشت پرسی و وەکاڵەتدان و هیچرەوە بەکردەوە ئاو دەکەنە ئاشی کۆماری ئیسلامیەوە. بەم جۆرە تەرح و گەڵاڵانە ئەوانیش بەنۆبەی خۆیان نیشانی دەدەن کە نیگەرانی درێژەی ئاخێزی شۆڕژگێڕانن. ئاخێزی شۆڕژگێڕانەی خەڵک ئەگەر قەرار بێت ببێتە هێزێک کە حکوومەتی ئیسلامی بڕوخێنێ، مناسباتێکدا بمەزرێنێ کا بڕێچوون، ماف و کەرامەتی ئینسانی بپارێزێت، پێویستی بە ئالتەرناتیڤ سازی لا دەرەوە نییە. وەها هەوڵگەلێک سیاسەتی لە چاوەڕوانیدا ڕاگرتن و دەستا و دەستکردنی دەسەڵات لە دەرەوە بۆ ناوەوە تاقیب دەکات و بەکردەوە درێژەی ئەم ئاخێزە شۆڕژگێڕانە دەخەنە مەترسیەوە. لەم ڕووەوە نا دەوڵەتانی ڕۆژاوایی و نا ئۆپۆزیسیۆنی بۆرژوایی چ لە نێوخۆ و چ لە دەرەوەی وڵات درێژەی ئاخێزی شۆڕژگێڕانە و زاڵبوونی جەماوەری ستەمدیت و بەسەر چارەنووسی خۆیاندا بە قازانجی خۆیان نابینن و هەر کامە و بە شێوازێک بربەستێکی بۆ دروست دەکەن. ئێستا خەڵکی ئێران بۆ پاراستنی دەستکەوتەکانی شۆڕشەکەی کە بەدانی هەزینەیەکی زۆر و خوێناوی دەستەبەری کردووە، لە پێش هەموو شتێکدا هەر کەسە و دەبێ بە پشت بەستنوم بە متمانە بەخۆیی ئیجازەی ئاساییکردنەوەی بارودۆخەکە بڕێبەرانی کۆماری ئیسلامی نەدەن و هەوڵەکانی ئۆپۆزیسیۆنی بۆرژوایی بۆ بەرگرتن لا درێژەی ناڕەزایەتی و مانگرتن و بەهێز و پتەوتربوونی یەکێتی و هاوپشتی لا ڕیزەکانیاندا بەرەو ڕووی ناکامی بکەنەوە.